ڕقم یەکەوەی کەوا داواکاریەکانی خەڵک بۆ هەمووی هامشکرا و جێبەجێکرێت. هەندێک لە داواکاریەکان بۆ دێهاتەکان، هەندێکی شخصی بوو، هەندێکی بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی منتیقەیە بوو، ئەوانە جێبەجێکرێت. ئەوەی کە گرنگە بەلامانەوە لێرانە ئەعلانی چەند پرۆژەیەکەکەیت. دیارە پێش ماوەیەک هەندێک کۆنکریت و ڕێگاوبانمان لەناو ناحی لەیلان ئەنجامدا بوو، ئێستاکە ئیکەینەوە، جەنابتان دێنەی بینن. ڕقم 2 ڕێگای لەیلان قادرکەرەم بە نزیکەی 12 کیلۆمەتر قیرەکرێتکاوەیەکە کە لە داواکاری ڕئیسەکانی خەڵکی مەنتیقەیە و ڕێگایەکە کە چەندین ساڵە فرامۆش کراوە، وێرانە و سارێکی زۆر هاتوچۆ دەکات لەسەر ئەو جادەیە. هەروەها لە مەفرەقی جەبارە لە بانی مەقان ئەو مەنتیقەیەش ئەو جادەیە کە ئەوەندەی سنووری داری کرد ئەوانە هەمووی قیرەکەینەوە. ئەو پرۆژەی قیرەکە لە ماوەیەکی کەم، لە ماوەی تقریباً 10 ڕۆژی دیکەواتە بیدایەتی مانگی 8 دەست دەکا و دین لێرانە دەست بەکاربوونەکەی ئەعلانەکەین، واتە پرۆژەکە تەواوی حالەکراوە. هەروەها ڕێگای حەمەکیش دارێکێکە لە ڕێگا گرنگەکان، هەفتە چەشمە و حەمەک و چەند گوندێکی دیکە، پوزەڵ و خان و نازانم گوندی عەلی و هەمووی تقریباً زۆرن. ئەوانە هەمووشی بە نزیکەی 9 کیلۆمەتر ئەوەش هەمووی جادەیەکی نوێیان بۆ دروست دەکەین و قیرەکەین لەو تێکەڵە و خۆڵە و خاشاگەی کە 23 ساڵە 22 ساڵە لە بانی ڕێەکە نەجاتیانە دێن ئینشاءڵڵا. ئەم پرۆژانە هەمووی بۆ ناحی لەیلان ئەبێت و چەندین پرۆژەی بچووکتریش هەیە کەوا بۆ هەندێکی وەرزشە و لەبیرم نەچێت مەرکەزی سەحی لەیلان ئەوەی کە لە پرۆژە گرنگەکان کە مشکلەی ڕەبتی کارەبای هەیە، موافقە لەسەر ڕەبتی کارەباکەی کرا، هەروەها مشکلیان هەیە لەسەر دابینکردنی پێداویستەکانی مەرکەزە سەحی نوێیەکەی لەیلان لە ئەساس و لە ئەجیزەی سەحی و کارەبایی. هەموو ئەمانە موافقەمان لەسەری کردووە و بۆیان جێبەجێ دەکەین لە ماوەیەکی کورت. و یەکێکی دیکە لە داواکاریەکانی خەڵکی لەیلان دکتۆری ئیخسایی بوو کە لەم کۆبنەوەی دایرەی سەحا قەرارماندا هەفتەی ڕۆژێک دکتۆری ئیخسایی باتنی و نیسایی، واتاش دکتۆری ژنان و دکتۆری باتنی هەفتەی ڕۆژێک بێنە ناحی لەیلان، جگە لەو دکتۆرانەی کە لێرە هەن وەکو دکتۆری تەدەڕوج، بەڵام دکتۆری ئیخساییان بۆ بێ بۆ ئەوەی خەڵکی لەیلان ئەگەر دوور بێ لەیان نەخۆشیێکیانە بێ لێرە فحوساتیان بۆ بکرێت و فحوساتەکانیش بەکامل ئەوە جیزانەی کە پێویستە وەکو ئەشیعەی سۆنار و وەکو ئەشیعەی ئەعتیادی هەموو ئەوانە دەبێت متەوەفر بێ بۆ مەرکەزە سەحیەکە کە وەکو محافەزەی ئێمە دابینی دەکەین.